خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەندتان پێشکەشەکەین. ئەلبەتە ڕەهەندەکانی کۆچ لە هەرێمی کوردستان و کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان جۆرا و جۆرن، بەداخەوە ماوەیەکی زۆرە، ژمارەیەکی زۆر لە گەنج و خێزان و خەڵکی تەنانەت بەتەمەنیش ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا بەو ئومێدەی کە بتوانن ژیانێکی ئارام بۆ خۆیان بنیاد بنێن و دابین بکەن، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ڕێگاکان سەخت و مەترسیدارن و لە ئێستادا کە وەرزی زستانە هەر جارە و تراژیدیایەک ڕوو دەکاتە خەڵکی کوردستان بە جۆرێک کە لە ئێستادا کە ئێمە بەرنامەی تیاکەین نزیکەی سەری ساڵە لە زۆربەی هەرە زۆری ماڵەکانی هەرێمی کوردستان پرسە و ماتەمە، یان ئەوە تا هەواڵی گیان لە دەستدانی کە سوکاریان پێگەیشتۆ یاخود هەواڵی بێسەر و شوێن بوون یاخود ئەوەی کە سۆراغی کە سوکارەکانیان نەزانن کە ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا لە دوو ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە بەلەمێک یاخود یەختێکەوەی لە هاوڵاتیان پێوترێت ژێراو کەوت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان گیانیان لە دەستدا و بەشێکی زۆریشان ڕزگار کران. ئێمە هەوڵەدەین لەسەر دوا زانیاریەکان و دوا هەوڵەکانی ڕزگارکردن و ئەوەی کە بۆ هاوڵاتیان ڕوون بێت قسە بکەین و لەگەڵ کە سوکاری ژمارەیەک لە قوربانیانیش قساکەین و ئەمەوە پێتان بڵێم سەرنجتان ڕابکێشم کە لە ناو بەرنامەی ڕەهەندا ڤیدیۆیەکی تازە کە سوپاس بۆ خوا هی بەشێک لە کۆچبەرەکانە کە نێردراوە بۆ ئەوەی کە سەلامەتی ژمارەیەک کۆچبەر کە بەشێکی زۆریان دانیشتوو یاخود تەواویان دانیشتوی هەرێمی کوردستانن لە ڕەهەند بڵاو دەکەینەوە. بیوانەکانی ئەم شەوم بەڕێز ڕەنج پشدەری چالاکوان و ڕۆژنامەنووس کە بەڕێزیان لە ئەسیناوە لەگەڵمە بێت، هەروەها ژمارەیەک لە کە سوکاری قوربانیان، هەریەک لە زانامەمەند و هەریەک لە ڕێکان عەبدوڵڵا و بەڕێز ئاوارە مستەفا لە کۆیە و حاجیاوە سەنگەسەریش لەگەڵمە بن کە بەداخەوە بەشێکی زۆری قوربانیەکان هی ئەو ناوچانە. سەرەتا ئەچمە لای کاکڕەنج ماندوو نەبی تۆ خەمخۆری چ بە تەلەفۆن چ بە ئەو لینکانی کە هەتا دوا زانیاریەکان ینی بۆی بۆ بینەرەکانم ڕاست و ڕاشکا و دروست بێت چەند بەلەم ژێر ئاو کەوتەوە، چەند کەس تا ئێستاوەی هەیە مەسەلەن سەلمەندراوە تەرمەکەی دۆزراوە تۆ گیانی لە دەستداوە، چەند کەس ڕزگار کراوە ئەوەی کە بە دەقیقی لای بەڕێز بێت تام ئێوارەیە. بڵێ ئەم کاتەی ئێوە بینانیش باش کاکزانە بە دەقیقیەکەم بڵم ئەگەر چەند بەلەم ئەم ساڵ نقم تەنها لەم دوو ڕۆژەمە بەستمە بەدەئەکید ئەزانم لە ماوەی تەنها ئەم هەفتەیە بە تایبەتی لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو دوو یەختی کۆچبەران کە لە وڵاتی تووشیا بەرە و وڵاتی ئیتالیا بەڕێکەوتون، یەکێکیان ژێر ئاو کەوتو، یەکێکیان تا ئێستا بە کۆی گشتی کۆچبەرەکانەوە چارەنووسیان نادیارە. من باسی ئەو یەختەی دوێنێ شەوت بۆ دەکەم کە 105 کەسی تیا بوو بەهۆی ئەوەی کە شەپۆلێکی زۆر هەبوو لەو دەوروبەرە یەختەکە خۆی کێشێ بە چیایەکی بچووک وەکو بڵم شاخێکی بچووکدا و بەداخەوە لەو نێوەندا 12 کەس ئەبن بە قوربانی و نزیک بە 90 کەسیش لە شوێنێک لەنگەر دەگرن تاوەکو بەرەبانی ئەمڕۆ من لەسەر خەت بووم لەگەڵیان تاوەکو پۆلیس هاتووە و تەواوی کۆچبەرەکانی گواستەوە بۆ شوێنێکی تر، بەڵام بەپێی ئەو زانیاری و گومانانی کە لە لای من هەیە ئەوان دیپۆرتی تورکیا کرانەتەوە. سەبارەت بەو یەختەی کە 7 کۆچبەری هەڵگرت بوو بەپێی دوایین زانیاری کە دقیق لەلامە کۆی گشتی کۆچبەرەکان 63 کەسن، 26 کەسیان خەڵکی میسرن، دێمە سەر کوردەکان 36 کەسیان کوردن، 11 منداڵ لەگەڵ 26 کەس ئافرەت و پیاو. لەو کۆی گشتیانە 12 کەس تا ئێستا 13 کەسیان دیارن کە 8 کەسیان کوردن کە منداڵێکیان خاوەنی 11 ساڵە. بەڵێ کاکڕەنج بە دیاریکراوی مەسەلەن ڕزگار بوو هەیە لە ناو ئەو بەلەمەیە، بەڵام نەزانرابێت تا ئێستا، ینی تا ئێستا بێت سەر و شوێن بێ بەڵام لە نەخۆشخانەیەک بێت یاخود لەژێر چاودێری پۆلیس بێ یاخود لە شوێنێک بێ هەڵدرابێتەوە خەتی تەلەفۆنی نەبێیان خەتی ئینتەرنێتی نەبێن بە هیچ شێوێک نەیتوانی بێ پەیوەندی بکات. کاکزانە بەداخۆ بژارێکی زۆرم نەو قسەیە دەکەم تەکنۆلۆژیا ئێستا هێندە پێشکەوتووە کابرا لە هەر شوێنێکی ئەم دنیای بێ ئەتوان لە ڕێگای تەلەفۆنێکەوە لە ڕێگای شوێنێکەوە پەیوەندی بکات. بۆ نمونە بەسیترین شت
ئەم وێنەی کە چەند ساعتێک لەو پێش لە میدیاکان بڵابەوە کە منداڵێکی 11 ساڵن لەم یەختەدا بووە لەگەڵ 12 کەسەکان ڕزگار بوو کە دایک و باوکی تا ئێستا چارەنووسی نادیارە لە ڕێگای پۆلیسێکی یۆنانەوە نامەی ناردو ڕسمی ناردو کەس و کارم ئەوە تا من ماوم وەجگە لەوەش ئەو ئافرەت و پیاوەی کە ئێستا خێزانەکەی دووجیانە و نردویانە بۆ ئەسینە ئەوانیش لە ڕێگای تەلەفۆنی دکتۆرێک و پەیوەندیان بە کەسوکاریان کردووە واتە دەتوانین بۆم بڵێن ئەوانەی کە ئێستا چارەنووسیان نادیارە یانی شتێکی گومان لێکراوە کە وڵاتی یۆنان بۆچی هیچ قسەیەک یان وتەیەکی لەسەر ئەو ئایا ئەم یەختە بەڕاستی نقم بۆ ئەو کەسانە بوون بە قوربانی یان ئەوە تا بە زۆرە ملێ وەکو چەند جاری پێش و دیپۆرتی کردوونەتەوە بە وڵاتی تورکیا. بەڵێ لەو نێوانەیە ئەوەی کە بەڕێزت بە پێی دوایین زانیاری خۆت پێی گەیشت بیت ئەوەیە کە ئەوان لە بەشێک لەو بێسەر شوێن بووانە کە نەتەرمەکانیان دیارە بەداخەوەنە ئەوەیە لە ئەسینیان لە وڵاتی یۆنان دەرکەوت بن ینی گەیشتون منی هیچ زانیارێکەیە کە گەڕێنرابنەوە بۆ تورکیایان ئومێدێک هەبێ لەو ئاستەیە بەردەوام وڵاتی یۆنان کاتێک کۆچبەرێک دیپۆر دەکاتەوە شەو ڕۆژێکی پێناچێت کە پەیوەندی بە کەسوکاران دەکەن ئەو کۆچبەران لە تورکیا لە ڕێگەی تەلەفۆنی ناوخۆی کەمپەکانیان سزنەکان پەیوەندی دەکەن بەس ئەمە وا مثلن بوو بە 4 ڕۆژ تا ئێستا بە هیچ شەوێک دەنگیان نییە دەکرێت ئەمەش وەکو ئەوەی کە مانگی 6 نزیکەی 50 کۆچبەر بوون 30 کەس لەو کەسانە کوردن تا ئێستا بێسەر و شوێن بن دووبارە وڵاتی یۆنان بیەوێت کە ئەم بابەتە بەلاڕێدا ببرێت و بێدەنگی لە بکە بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا کە مەسەلەن بێهەڵوێستی بنوێنەی بە کوردەکەی لەسەر خۆی لای ببات نەڵێ ئەمە مەسەرن کاری من بۆ یاخۆت بیکاتە نقطەیەک بەسەر وڵاتی تورکیاوە. کاک ڕەنج ئەوانەی کە پەیوەندی تەلەفۆنیان بە تۆ کرد و داوای فریاکەوتنیان لێ کردیت مەسەلەن ئەوانە هیچ سۆراغێکیان هەبوو لەو بەلەمە هیچ کەسیان بە سەلامەتیان بە زیندوێتی ڕزگاریان بوو تا ئێستا کۆی گشتی ئەو 63 کەسە تەنها 13 کەسیان چارەنووسیان دیارە چارەنووسیان دیارە و کە بەشێکیان توانم بڵم 8 کەسیان کوردە پەیوەندیان کردو بە کەسوکاریانەوە وتوانە کە ئێمە لە ژیاندا ماوین بەڵام ئەوانەی ترکە لە ناو یەختەکەدان تا ئێستا چارەنووسیان نادیارە و هیچ کامێکیان پەیوەندیان بە کەسوکاریانەوە نەکردووە. پۆلیس دەڵێت چی لەو بارەوە ئەوەی کە مێدیاکانیان لانی کەم هەندێک لە چالاکوانان ڕێکخراوەکان لە یۆنان باسی بکەن کاکزانان کێشەکە ئەوەیە کە میدیا شتێک دەڵێ پۆلیسی شتێک دەڵێ پۆلیسی دەریاوانی یۆنان ئەڵێن ئێمە 13 کەسمان لە ئاودا ڕزگار کردووە لە کاتێکدا کە یەکێک لەو کۆچبەرانە بۆ خۆی مەسەرەن تا 24 کاتژمێر مەلەی کردووە بەڵام هەرچی میدیاکانی وڵاتی یۆنان ئەڵێ 13 کەس تا 12 کەس لە نەخۆشخانەیە کەواتە بەس لەو ناکە کە پۆلیسی یۆنان ئەم کەسانی ڕزگار کردووە قسەکە لەسەر ئەوەی ئەوانیش پرسیار دەکەن میدیاکانی یۆنانیش پرسیار دەکەن ئایا ئەگەر 13 کەس ڕزگار کراوە یاخود لە نەخۆشخانەن ئەوان 63 کەسن باقیەکان لەکوێیە بۆ هیچ زەنگێکیانە بۆ وڵاتی یۆنان یاخود پۆلیسی دەریانی یۆنان بێدەنگی نواندۆ لە بەرامبەر ئەو بابەتە. باشە کاک ڕەنجیانی بەپێی زانیارەکان بەڕێستان چەند کەس لەو بەلەمە ژێرا و کەوتویا بوون ینی تا ئەوان تەنها باس لە 13 کەس بکەن من پێ دەڵم کۆی گشتی ئەو کۆچبەرانە کە بە من ئاماری دقیقم لای 63 کەس لەو بەلەمەدا بووە کە زیاتر لە 35 بۆ 36 کەسیان کوردی هەرێمی کوردستانن کوردی باشوورن بەڵام تا ئێستا بەشێکی زۆری ئەو کۆچبەرانە کە تەنها 8 کەسیان دیارن چارەنووسیان نادیارە یعنی من دەمێت لە ڕێگای کەناڵی کورساتەوە یان یەک پەیامێک بگەێنم کە ئەگەر تۆ دەرفەتم پێ بدەیت من داواکارم لە لانە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگیری حکوومەتی هەرێمی کوردستان بەپەلە لیژنەیەک پێک بێنن بۆ ئەوەی داوا لە حکوومەتی یۆنان بکەن یان داوا لەو ڕێکخراو و منەظەمانەکان کە کار بۆ پەنابەران یا بۆ مافی مرۆڤ دەکەن بۆی ئەو بابەتە بەو شێوەیە نەبێت کە بێدەنگی پێ بکرێت وەکو بینیمان مانگی 6 زیاتر لە 30 کۆچبەری کورد لە ناو ئاوی وڵاتی یۆنان نقم بوون تا ئێستا چارەنووسیان نادیارە با ئەمانیش ئەگەر خوا نەخواستە کێشەیەکی وا ڕوویدا بێ نقم ببن با تەرمەکانیان هەب بۆ شێوەیە بزر نەبێت و کەسوکاریان بۆ شێوە حەوداڵ بن. تۆ گومان لە چی ئەەکەیت تۆ خۆت کە هەم لەوێ ئەژیت هەم و مختصی لە بوارەکەەوە هەمویان بۆ سۆراق ڕەنگە ڕۆژانە سەدان پەیوەندی تەلەفۆنیت بۆ بێت کارزانە من ناتوانم ئێستا قەرار بم لەسەر ژیانی 63 کەس کە بڵێم ماون یاخود نەماون بەڵام بەپێی هەموو ئەو گومانانەی کە هەن بۆمان دەردەکەوێت ئەگەر وڵاتی یۆنان ئەم کۆچبەرانی دیپۆرتی وڵاتی تورکیا کردبنەوە 2 ڕۆژ بەسە بۆی کە پەیوەندی بە کەسوکاریانەوە بکەن بۆچی لە کۆی گشتی ئەم 63 کەسە تەنها 12 کەس پەیوەندیان بە کەسوکاریانەوە کردووە باشە ئەگەر ئەم 12 کەسە ڕزگاریان بووە چۆن ڕزگاریان بووە لە چ ڕێگایەکەوە خوتوانیوانە خام گەن بە خۆشخانەکان
وڵاتی یۆنان ئەڵێ ئۆپراسیۆنم ڕاگەاندووە بۆ هیچ ڕسمێک یاخود ڤیدۆیەکیان پۆست نەکردووە کە هەموو جارێک بەو شێوە دەڵێن ئێمە مەسەن ئەوە دەستکەوتەکەمانە ئەم جارە بۆ هیچ وێنەیەکی مەسەر ئەلیکۆپتەرێک یان یەختێک یان شوێنێکیان پۆست نەکردو بڵێ ئێمە ئۆپراسیۆنێکمان ڕاگەاندووە 13 کەسمان ڕزگار کردووە بەس باقەکەی دیان نییە تاکە شتێک کە لە میدیاکانی خۆیان پۆلیس بڵاوی دەکاتەوە باسی لەو دەکات ئەڵێ ئێمە چارەنووس یاخود هیچ ئاسەوارێکی یەختێک لە شوێنێک نبینێت کە ئەم کۆچبەرانە خنکابن یان بێسەر و شوێن بن یعنی بە کودەکەی خۆی بێبەری دەکات لەوەی کە ئەگەر کارەساتێکی وا ڕوویدا بێت جگە لەو ئێمە بە بەڵگە لامانە کە ماوەی 4 کاتژمێری ڕێک ئەم کۆچبەرانە لەنا ئاو دە چاوەڕێیان کردووە تەلەفۆنمان بۆ کردوون پەیوەندیمان پێوە کردوون هەوتیانە بەسەر چاو ئەچین بەهانایانەوە جگە لەوەی ڕێکخراوی ئەنما ئەگەدا کردوەوە یوئێنیش ئەڵێ مادام پۆلیسی یۆنان تەسەڕوفات بەسەر ئەم بابەتە دەکات ئێمە ناتوانین فریایان بکەوین بەڵام پۆلیسی یۆنان دوای 4 کاتژمێر گەشتە ئەو شوێنە باشە کاکرنج ئەو یەختە ئەو شوێنی کە لێی نقم بە من ڤیددیۆکانی تۆم بینی لۆکەیشنیان بۆ تۆ ئەنارد هیچ نزیک بوونەوە لە کەنارەکان یان خود هەر لە ناوەڕاستی ئاوەکەیان بوون دوورترین شوێنیان دوورگەکان بوو ئەوش دوورگەی کریتی بووە بەڵام پۆلیسی یۆنان باز لەوە دەکات ئێمە ئەو کاتێکە عادیسەکە ڕووی داوە پەیوەندیمان کردو بەو کەشتیانە و بۆ باخیرانن کە لە دەوری ئەو شوێنە ئیش دەکەن یاخود بار هەڵدەگرن نزیکترین کەشتی لەو شوێنەکە نزیک بە 10 کیلۆمەتر لیان دوور بووە نەیتوانیەوە فریام کرد ئەگەر کارەساتێکی وا ڕووی دابێ هەرچەندە ئێمە وەکو وڵاتی یۆنان ئۆپراسیۆنێکمان پێکە ناوە چوین بۆ ئەو شوێنە هیچ ئاسەواری یەختێک یان کۆچبەرێکی لێ نەبووە بەڵێ کاکرنج ئەو مەسەلەن پەیامی تۆ بۆ گەنجان بۆ ئەوانەی کە دانەوێت سەری خۆیان هەڵبگرن ڕۆ وڵاتانی ئەوروپا هەڵبەت ئێمە زۆر لە بەرنامەکان هۆکارەکانی ماشی کردوتەوە ڕوونمان کردوتەوە بەڵام پێت وایە مەسەلەن ئێستا بە تایبەتی کەشوهەوای ئەو دەریاکە کەشوهەوای ئەو ناوچەیە هیچ گونجاویەکی تێدا یاخود بەڕاستی ڕیسکێکە و بە ژیانی خۆیان من سپاس دەکەم ئەو کاتت من بەخشی من وەکو پرۆفیسەرێک قسە ناکەم وەکو کۆچبەرێک وەکو تاکێکی کورد کە هاوزمانەکە من لە من تێک دەگات مادەم ئێمە هاوخەمێکمان نییە کەسێکمانی کە پارێزگاریمان لێکا کەمی ئێمەی بێت با من بتوانم وەکو گەنجێکی کورد کە چیم بینیوە یاخود چی دەبینیم ڕۆژانە بۆ خەڵکەی بڵێم بەڕاستی ئەو پەڕی ریسکە ئەو پەڕی مجازەفێکی گەورەیە کە ئەو خەڵکە بۆ شێوە بەڕێ دەکەوێت کابرا دەڵێ بەو پەڕی لێبوردەیی خۆیەوە داوای زۆرترین پارە دەکات دەڵێت لەبەروی کە یەختێکی VIPم هەیە کە لە ئەسڵدا یەختەکە VIP نیە و دزراوە و بەشێکی زۆری ئەو یەختانە کاتێکە دێن ینی پرسیارەکە ئەوەی یەختێک کە ئاسم بێ پۆڵا بێ بۆ دەبێ کون بێت ئەگەر بە مەبەست پێش ئەوەی ئەو یەختە بەڕێنەکە کون نەکرابێت ینی زۆر جار پرسیارەکە ئەوەیە دەزانی کە زۆر جار کۆچبەرەکان باز دەکەن دەڵێن یەختەکەمان کوم بووە کەچی لە عەقیقەتدا پێش ئەوەی بەڕێکەوە کون بووە جا بۆیە من داواکارم لە کەسوکاریان لەوانەیە گەنجێک دڵگەرم بێت خەفەت بخوا لە کوردستان لەبەرەوەی ئیشێکی نییە لەبەرەوەی کە دەوامێکی نییە من داواکارم لە دایک و باوشیان داکو باوکیان لەگەڵان دانیشن هەوڵدەن ئیشێکیان بۆ پیدا بکەن هەوڵدن قەنەعەتیان پێ بکەن کە ئەوروپای جاران نەماوە کە ئەو خەڵکە بۆ شێوە خۆی بکوژێت من گەنجێکی عراقی من من گەنجێکی عراقیم 10 ساڵە لە ئەوروپام خاوەن ئیقامەیەکی یۆنانیم لەبەری وڵاتی ئیقامی یۆنانیم ناتوان وڵاتێکی کە داوا ئیقامە بکەم وەجگە لەوەی من گەنجێکی عراقیم کە دێم بۆ هەر وڵاتێک دەبینم گەنجێک لە ئەوروپا بە تایبەتی ئێستا کە داوای مافی پەنابەری دەکات بەس ئەڵێ عراقیم کەیس وەناگرن بەس ئەڵێ عراقیم سەر درەفزی ئەدەنێ ینی پێی دەڵێ بە عالەمیشکە من کۆچبەری عراقی کوردم ناوێ بەس ئەم خەڵکە بۆ ئەو مجازەفەی دەکا نازانم بۆ من بە کەس ناڵم مێیە بەس زۆر بوار هەیە زۆر ڕێگەی یاسایی کە تۆ بتوانانی بێ یەکێک لەوانەکە ئەو ئۆڤەرانەیە کێچێتی ئەوروپا کەنەدا ئەڵمانیا بەریتانیا ساڵانە دیدە بە خەڵک ئەڵێ دەتۆ توانین ڕێگای کارکردنەوە ڤیزە وەربگری مادام 18 ساڵ خوێندوتە کاکە 6 مانگی کە ساڵێککە بخوێنە زمانی ئەم وڵاتە فێر بە شادی زمانی وڵاتە بەس بێن لەگەڵ شادەکەتا وەرە وڵاتێکی ئەوروپی ئیشکە بەڵێ کاک ڕەنج مەبەستمە تۆ لەگەڵم بمێنیتەوە ئەمە ئەزمونونەکانی شەمور دەکاریتریش باس بکەیت ئەتمەلای کە سوکاریەکێک لە قوربانەکان ڕێکان عەبدوڵڵا لە کۆیەوە لەگەڵمانە بێ سپاس بۆ هاوکاریکردنی برای ڕۆژنامە نووسمان کە کاروان نازم کە لە کۆیەوە توانی بمانگەێنێ بەو خانەوادەی کاک ڕێکان سڵاو لێبێ ئێوە سپاس ئێوە دوازانیارەکان لە ئێوە چێکە سوکاری ئێوە چێتان ڕۆیشتووە تا ئێستا سۆراغیان بەچی گەیشتون ئێوە دوازانیارەکان لە ئێوە چییە؟ ئێمە بەنسبەت سوکاری برایە و کاک ڕێبوار ئەو کۆچبەرانەی خۆی خێسانی سێ مناڵەکەی کە شەوی 20 مانگ بە ڕێکەوتن بەرە و
نورە ئاوەکانی یۆناان ئێستا ئەمڕۆ ئێوارێ هەواڵێکی زۆر خۆشمان پێگەی زۆر دڵخۆشکەر بوو یەک لەوانە برازایەکەم تەمەنی 11 ساڵە کوڕی گەورەی کاگڕێبواری برامە سۆراغێکی پیا بوو لەلایەن پۆلیسێکی یۆنانەوە نامەی بۆ نردوونی و ڕسمی بۆ ئێستاش سەمان لەگەڵ لەخوا بەزابێ ئەو سەلامەتە دەڵێ ئاگام لەوان باوکم و هەم دوو برەکەی ئەم دایک بەڵێ کاگڕێکان چەند کەس بوون تا ئێستا ئەو مناڵی کە کاشمێرێک بەر لە ئێستا سۆراغی پیا بوو ئەوە برازای تۆیە؟ بەڵێ برازای منە ناوی ڕێوار عەبدوڵڵا. بەڵێ ئەوانی تر چەند کەسی تریان بێسەر و شوێنن تا ئێستا؟ تا ئێستا ئەوەی ئێمە زانگەی بێ خەستەخانەکەی یۆنان تەمان لەگە کردبێ نشکیان لەگەڵە تۆی 13 نەفەر. 13 نەفەر؟ بەڵێ بەڵێ نا لە کە سوکاری ئێوە ئەوانەی کە کاک ڕێبواری برات کە ڕۆیشتون چەند کەس بوون و پەیوەندیتان لەگەڵ چەندیان هەیە تا ئێستا؟ ئێمە 5 کەس ئێمە هێچکەی دۆستمان هەری کۆیە 4 ئەمان هیچ سۆراغێکیان نییە لە ئەکەمان تەنیا کاکە ڕێوات دڵا هیوایەکی زۆر گەوری پێبەخشنەوە ئێوارەیە. بەڵێ لەنا هەم دوو کازایەکەی کەم هەم براژن و برایەکەم هیچ سۆراغێکی نییە تا ئەم دەقیقە لەگە جنابی. بەڵێ پەیامی تۆ کاکە ڕێکان بۆ لانە پەیوەندیدارەکان چییە؟ پەیامی من بۆ لایەنەکان لە سەرۆکی کوردستان دەکەم داوا لە جێگرەکەی دەکەم لە ڕێ ئەو کەناڵەی بەڕێستانەوە داواکاری ئەو خەڵکە بگێنن هیمەتێکمان بۆ بکەن بە زووترین کات بمێنە سەرخەت هەم بۆ دۆزینەوەی ئەو کۆچبەرانەی تر لە ڕێی سەفارەتی عێراقیشەوە هەم بۆ هێنانەوەی ئەو ڕزگاربووانەی کە لە کەمپەکانن یاخود لە خەستەخانەکانن بۆ نمونە ئەو منداڵی ئەو برازای من ئێستا کە لەوەیە پەیوەندیم پێوە کردووە چەند دەقێک بەر لە ئێستا دەڵێ مامە گیان ئەگەر نەمانگەنێ بۆ هەیە 5-6 مانگ لێرەمان هێڵنەوە ئەمنیش هەر یەکسەر ڕاستەوە خۆ هەرچی زانیاری و نامە و ئەشیا هەیە بۆ بەڕێز کاک دکتۆر موسەنا ئەمینم ناردووە پەیوەندی بە سەفارەتی عێراقەوە بکە ئینشەڵا لە ڕێیوانەوە هەم لە ڕێی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم لە ڕێی جێگرەکەی ئەگەر هاوکارمان بکەن زۆر مەمنونیان دەبین بۆ هێنانەوەی ئەو ڕزگاربووانە. بەڵێ دوا پەیوەندی کە بەڕێزت پێێتەوە کردن بە کەس و کارت کەی بوو کاک ڕێکان؟ ڕۆژی 12 سعات 28 لەچی عەسر تەلەفۆنی کردووە لە جەنگەڵستانەکانی ئزمیر گردنمان ئاساکە بەڕێکەوتی هەراوەکانی یۆنان هەر نێ تەلەفۆنیان بۆ کردین پەیوەندیان پێوە کردین کە یەخەکەیان تووشی کێشە بە ئەو چۆتە ناوی هەتا ئەمڕۆ ئێوارەی سۆراغمان نەبووە تەنها ڕحم تەنها پێتمان بەخوای گەورە هەبە ئەو کوڕی پێبەخشیوەتینەوە ئینشاڵڵا ڕۆ ئێوارە. بەڵێ سوپاس کاک ڕێکان عەبدوڵڵا کە لە کۆی و لەگەڵمان بووی کە سوکاری ژمارێک لە بێسەر و شوێن بووەکان و بە خۆشبەختانەیەکێک لە منداڵەکانیان دەرکەوتوتەوە و ئێستا لای پۆلیسە وەکو پەیامەی باسی کرد بە هیواین کە لایەنە پەیوەندیدارەکان کە ئێستا گویان لە کورسات نیوزە بتوانن بەهانەی و منداڵە و سەرجەمیانەوە بڕۆن. سەرنجان ڕاکێشم بۆ ڤیددیۆیەک کە ڕەنگە لای هەندێک کەسە بێ بەڵام بە تایبەت دەست ئێمە کەوتو بۆ ئێمە نێردراوە ژمارەیەک لەو کەسانەی کە چەند ڕۆژێکە کە سوکاریان چاوەڕوانی ئەوەن کە سۆراغیان بزانن سوپاس بۆخوا بەشێکیان ڤیددیۆیەکیان ناردووە کە هی هەرێمی کوردستان و دانیشتوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانن سەرستان بۆ ڤیددیۆ ڕاکێشم بەڵکو ئەوانەی کە ئێوە بەدوایە ئەگەڕێن بینەری بن بەڵکو یەکێک لە کەس و کارەکانی ئێوە بێ بابێکەوە بینەری ئەو ڤیددیۆیە بین. سپاس و ستایش بۆ خوای گەورە هەمومان سەلامەتین ئەوانەشی لەگەڵ ئێمە هەمویان سەلامەتن و زۆر سپاس بۆ ئەو کەسەش کە پیشەکەی بۆ ڕاپەڕاندین و بەڕێی کردین نامانێ ناوی بینین بەڵام هەر لە یەختەکەەوە بگرێتە لە یەکەم قسەوە لە ئەلفەوە تا یایی بە زیادەوە ڕاست بۆ و دەستی خۆش بۆ ماڵی ئاوا بێ و دووبارە سپاس بۆ خوای گەورە خوای بەزەبێ ئەمە ساغ و سەلامەتین و هیچمە لێ نهاتەوە جەماعەتێکی زۆرت بێکینەوە إن شاء الله بصوت سلامتي دقيقة شوي خامات زم
سپاس بۆ خی گەورە هەموو سەلامەت عایلەکەمان زۆر سەلامەتێن ئەو ئیشی بۆی کردین بە زیادەوەش بۆی کردین دەستیان خۆزیشەکان زۆر زۆر جوانە زۆر سپاس بۆ خی گەورە بسم الله الرحمن الرحیم بەناوی خی گەورە ئیشەکەمان زۆر بە جوانی کۆفتوخانی بەکراوە دەستیان خۆش و دەستخۆشانە دەکەین سپاس بۆ خی گەورە هەمان ساغ و سەلامەتی دیان سپاس بۆ خی گەورە زاران جار سپاس بۆ خی گەورە الحەمدولله هەمومان سەلامەتین الحەمدولله سپاس بۆ ئەوانەی کە هاوکار و هاوپیش لەگەڵمان بوون تا ئەو دەقەیە لەگەڵمان بوون یانەتیان دەین سپاس بۆ ئەوستاف بەرەزەی کە لەگەڵ یەختەکە لەگەڵماندان سپاس بخۆی گەورە نەبە دێربی سپاس بخۆی گەورە بسیل وازە زۆر سەلامەتی بەساف سەلامەتی گەشتە شوێنێک کە دەمانەوێت ئیشەکە زۆر زۆر جوانان بکەوەی کە چاوەڕێمان دەکە بەڕاستی شارەتا بەنای خی گەورە میهرەبان الحەمدولله لە خوا بزاریێت زۆر زۆر بۆ خی گەورە هەرم ماڵ ساغ و سەلامەتی لە خوا گەورە بەزیاد بێت دەستان خۆش بێت سپاس بۆ خی گەورە هەمان ساغ و سەلامەتین و دەستاوی ئێوە ناکۆن خی گەورە بەزیاد بێت سەلامەتی سپاس بۆ زۆر سپاس بۆخوا هەمومان سەلامەتین گشتمان زۆر باشە ڕختەکەشمان زۆر پاک خاوێنە سپاس بخوا مکانکە ئەوە گەشت مەسوێنە خۆمان دەستای خۆ بێن تێک حتاگەچەوە سپاس بخوا گەشت مەسوێنە خۆمان دەستاو خۆ دەگات سەلامەتی من سپاس بخوا بۆ سەلامەتی ئای لە نیوەی ڕێ و انشاءالله و سەلامەتی شەکەی نەجێ خوا بەزیاد سەلامەتی انشاءالله بە سەلامەتی بەولاوەتی شتێ دەڕۆین زۆر سپاس بۆ خی گەورە بۆکنەوەی کاکە بۆ خستەکە خۆمانی شەڵە بە سەلامی نوێین سپاس بۆ خی وەڵام خی دەست بێت سپاس بۆ خی گەورە سەرەتا لەگە بۆ کاری کوردستان وحدەتەکەیدا سەواسەت دەرچوو دەستەکانی خۆش بێت تەمەن پێش أول محمد صلى الله عليه وسلم وهم متعن أما سلامتين دستاوي فوز بين كان مسار نعم نعم خير كده كده بيك عليها جسيم كاكا أرض كاكا لا 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 بەڵێ ئەمە ڤیددیۆیەک بوو کە دوایەوە ژمارەیەک لەوانە نزیک 4 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژە سۆراغیان نەبوو بەڵام سوپاس بۆ خوا کە ئێستا و ڤیددیۆیان نردووە و ڤیددیۆیە دڵخۆشکەرە بۆ بەشێک لەوانەی کە بە دوای سۆراغی کە سوکاریانەوەن و بەپێی ئەو ماپەی لەناو ڤیددیۆکە هەبوو گەیشتونەتە کەناراوەکانی ئیتالیا باز لەوەکەن کە سوپاس بۆ خوا سەلامەتن و هەمومان خوشک و برایەکترین و یەکێک لەوانەی لەناو ڤیددیۆکە بوو هاوڕێی نزیکی من بوو. کاکە ڕەنج ینی کاک ڕەنج ئەمە ئەو پرسم ینی بۆچی دوو ڕێگا ینی ئەمانە بە یەک ڕێگا دێن هەروانەی کە لە بۆردرومەوە دێن بەشێکیان دێن بۆ دوورگەکانی یۆنایان دێن بۆ خاچی یۆنان بەشێکیانە ڕۆن بۆ کەناراوەکانی ئیتاڵیا. کاگەزانە ئەو کۆچبەرانەی کە دێن بۆ تورکیا بە خەونی ئەوە دێن کە خۆیان بگەێنە ئیتالیا و لەوێشەوە بۆ فەڕەنسا لە فەڕەنسا شەو بەریتانیا یعنی مە حەقیقەتە بەس زۆر جارکە دەبینین لە وڵاتی یۆنان لەنگەت دەگرن لەبەرەوەیە وڵاتی یۆنان بۆ چۆن پێ وەکو پردێک بەکاردێنن ئاوی یۆنان وەکو پردێک بەکاردێنن دانەوێت لەوێ خۆیان بڕێنەوە بۆ وڵاتی ئیتالیا بەس زۆر جار بەهۆی شەپۆلەوە یان بەهۆی کونبوونی یەختەکە یان بەهۆی بوونی کێشەیەک لە ماتۆر یەختەکە لە وڵاتی یۆنان لەنگەر دەگرن یان زۆر جار کە دانەوێت ئەو کۆچبەرانە لە بێن بە وڵاتی یۆنان لە ڕێگای وشکانیەوە وڵاتی یۆنان کە دایانگرێت بە تایبەت پۆلیسی سەرسنووری یۆنان بۆ تورکیا سوکایەتێکی زۆریان پێدەکات بە تایبەتی ئەم ساڵ کە بینیمان یان ئێستا بۆ ناکەم ئافرەتە ئەمە ژنە ئەمە پیاوە ئەم منداڵە مۆبایل جلوبەرێک ئەشیا هەموو شتێکیان لێ سێنێت بەو پەڕی سوکایەتیەوە بە شۆرتێکەوە
ئاودی وڵاتی تورکیایان دەکاتەوە ئەمە سوکاتی کرد خۆی زۆر دەروا دەڵێ ئەمەڵای سوکاتیکردن نییە بە کۆچبەرەکە بەڵکو ئەمێ وەکو وەڵامدانەوەیەک بۆ تووشیا بۆ شێ وەڵام بدەینەوە کە ئەوان کەیسی کۆچبەران بەکاردێنن بەرامبەر بە ئەوروپا کە وڵاتی یۆنانیان بە ئامانج کردووە لەبەرەوەی ساڵانە نەسریەیەکی زۆر پارەیەکی زۆر ئەدرێ بە وڵاتی تورکیا بۆ ئەوەی ڕێگری لە کۆچبەران کات بەڵام بۆ هەر بیانویە کە تورکیا بەرامبەر ئەوروپا دەیگرێت یان بەکاردێنێت کەیسی کۆچبەرانە کە دەیکات بەهانەیەک و دەیەوێت لەو ڕێگایەوە دەستی بگاتە ئەوروپا و بەڵێنەکانی خۆی بەرامبەر بە ئەوروپا بەجێبێنێت بەڵێ کاکڕانز ینی ڕوون و ڕاشکاوی زۆر جار کە بێچێ گەڵی کاکەم ڕێگایان بەترسیدارە من تەکی دەکەمەوە لەوەی ئەمە هیچ بیان و هێنانەوەیەک نییە کە باس لە هۆکارەکانی کۆچ نەکەین دەیان بەرنامە لە کورسات و کورسات نیوز لەسەر هۆکارەکانی کۆچ کراوە ئێمە پەیامی نیگەرانیەکانی گەنجان لاوان خەڵکمان گەیاندووە و ئەمانەوێت پردێک بین ڕەنگە زۆر جار هەندێک کەس لە کۆمنتەکانیان بە ئێمە بڵێ ئێوە تەلەڤیزۆنی حەزبێکن کە بەشدارن بەڵام ئێمە مێدیاین ئێمە دەستگایەکی مێدیاین کە دەستگای مێدیایی کورساتە ئەرکمانە پردێکی پەیوەندی بین تەنانە لە نێوان بەرپرسە باڵەکانی حزبەکەی خۆشمان و لە حکوومەتیش تکایە ئەمە پەیامێکە بۆ خزمەتی گشتی منەوە ئەمە ڕوون و ڕاشکاوی بڵێن ینی زۆر جار نیگەرانی لێکەوێتەوە کە بەیەکێک گەڵی کاکە خۆت لەو ڕێگا قاچاقە مەدە پارەیە مەدە دەست قاچاقچێک کە وەکو بەڕێزت ئەم زانیاری سەرنجڕاکێشت دەرکاوتت بەشێک لەو یەختانە پێشتر کون کراون ینی ئەمە چ دراژی دیایەکە بەڕاستی ڕووکردەوەت بۆ دەم بەس حەزەکەم من وەکو ئەوەی کە گوێم نەدەگری من نەزانم کاناڵی کورسات لە 2000 بەردەوام تابعی دەکەم کاناڵێکی زۆر جوانە من حەزەکەم ئەم ڕخنەوە دڵێکی گەورەی مۆ بگرن باستە کاناڵی کورسات یەکێکە لە جوانترین کاناڵەکانی کە بەردەوام کاری هونەری و هۆشیاریدان بۆ کۆچبەران و لە زۆر ڕوو هاوکاری خەڵکی هەرێمی کوردستانی کردو بەس بەڵام بە تایبەتی ئەم چەند ساڵە هەموو کەناڵە کوردیەکان بە کەناڵی کورساتی شەو بوون بە پاشکۆی حیزبەکان بە شێوەیەک ئەوەندەی قسە لەسەر سیاست دەکرێت کەمتر قسە لەسەر کوردانی ئەوروپا و کەمتر قسە لەسەر هۆشیاریدان لەسەر مەترسیەکانی ڕێگاوبان بۆ ئەوکەنجان دەگری ئەمن لێ دەمەوێت ئەم پەیام بە کەناڵی کورسات بڵێن بە هەموو کەناڵەکانی کە ینی گرنگە گەنجی کورد هۆشیاری پێ بدرێت مەترسیەکان پیشان بدرین کە کۆچبەران لەو ڕێگا تووشی چکارە ساتێک دەبن هەموو ڕۆژێکنا لە هەفتەی جارێک دوو مانگ جارێک بەرنامەیەکی ئاوەک و جەنابەت پێشکەشکەن دڵنیا بە ئەو کۆچبەرانە ئەو کوردانە کە بە تەمای ئەوروپان کە بزان کۆمەڵە مەترسی هەن دەکشێنەوە وەجگە لەوەش سەبارەت بە کونبوونی ئەو یەختانە کاکزانە کاتێک کە کۆچبەرێک دێت بۆ سەر ئاوەکە بەردەوام خۆیان باز دەکەن قاچاقبەرەکە پێی وتووە وتویەتی من ئەتنێرم بۆ مەرگ 5 ڕۆژی ڕێک تۆ لە تورکیا بۆی ئیتالیا لەنا ئاودایی سبەی ڕۆژی هەر شتێکت بەسەر هات بەل لەوانیش قسە لەگە دایک و باوکی دەکات زۆر جار کۆچبەرێک پەیوەندی بەمنەوە دەکات ئەڵێ کاگرانج ئەتوانی قسە لەگە فلانە قاچاقچیکە دڵم کاکەم خۆ من قاچاقبەر نیم ئەڵم بۆچی پرسیار لەم دەکەی دەڵێ لەبەر ئەوەی ئەو قاچاقبەرە من سەر ناخە ئەڵێ هەتاوەکو قسە لەگە دایک و باوکت نەکەم یعنی ئەوانیش کە هاوزمانی خۆمانن یەکەم جار قسە لە دایک و باوکیان وەردەگرن دواتر بە کۆچبەرەکە دەڵێن ئەتنێرین بۆ ڕێگای مەرگ ئەو جار ئەو خەڵکە سەردەخەن یعنی خەڵکەکە سوود ئەزانێت کە ئەمان ڕێگای مەرگە بەس ئەیگرێتە بەر ئەوەش بە خاتری ئەو سیاست چەوتەی کە ئێستا لە کوردستانە بەهۆی ئەو قەیرانە سیاسی کە لە کوردستانە خەڵک تێکەوتووە خەڵک ناچارە کاکزانە ئەو ڕێگا بگرێتە بەر ینی خەڵک ئیشی نییە خەڵک خوێندن دەخوێنێ 18 ساڵ دەبینی کە مەسەلەن شادەکەی لێ فرەداوە ناتوانێت شتێکی پێ بکات کێشەکە ئەوەیە کاکزانەکان بەڵێ کاکڕەنج هەر لەگەڵم بمێنەرەوە ببوورە ماندووتەکەین چینی لای یەکێک لە کەسوکاری بەسەر شوێن بۆکان کاک ئاوارە مستەفا لە سەنگەسەرەوە لەگەڵمانە بێ کاک ئاوارە سڵاو لێبێ ئێوە چەند کەسان ڕۆ وڵاتانی ئەوروپا ڕۆیشتون و تا ئێستا پەیوەندیتان بە چەندیانەوە ماوە دوازانیارەکە لای ئێوە لەسەر کەسوکارتان چییە؟ سڵاو لە جەنابشت کاکزانە سوپاس دەرفەتە ئەداخەوە ئێمەش دوو کەسمان لەو کارە ساتەدا تا ئێستا بێسەر و شوێنە دوو گەنجی تازە پێگەشت و هاوسەری یەک بوون جێگر ئەبوو بەکر و هانا ڕەس شێخە کە کاک جێگر تەمەنی 21 ساڵە و هاناخانیش 18 ساڵە کە 6 مانگ لێرەوە بەڕێکەوتن 21 مانگ لەوە دەرە ئاخیر پەیوەندیان لەگەڵ ئێمە پچڕا کە سەعات 8 بۆ 9 شەو ئاخر جار کە لە ناو ئاوە تەلەفۆنیان بۆ کاکە ڕەنج کردووە
خۆشحاڵشم کە کاکە ڕەنج بۆ خۆی ئێستا لە سەفرەتە لەگەڵمان زۆرم پێ خۆش بوو ئەو ئانێ بزانێ ئاخر پەیوەندی کاکە جێگر بوو کە هاواری کرد کوتی 5 سانتیم ماوە بکەوینە ناو ئاواکە و کاتم نەماوە دەمەوێت پەیوەندی بەداکمەوە بکەم بۆی گەرن ئازای بکەم بەداخەوە ئاخر پەیوەندی ئەوە بوو نەشی توانی کە ئەم پەیوەندش کە گەرن ئازایی لە داشی بکە لەو کاتشۆ ئێمە بێ سۆراغین تەنها ڕێکخراوەکانی دواری مەدەنی نەبێ کە هاوکار بوون وەکو کاگڕەنج و چەند کەسانی تر هەتا چەند کەسکێش مەسەڵەن ڕێکخراوەکان ئاگادار بەڵێ کاگاوارە ئەو کەسانی کە ڕزگاریان بووە ئێوە توانیتانە پەیوەندیان پێوە بکەن تاکو ئەو سات و کاتە باس بکەن بزانین سۆراغی ئەوانەی ئێوەش بەچی گەیشتووە پێ دەچێت گرفتێکی تەکنیکیە بێ لەگەڵ کاگاوارە ئەگەڕێنەوە لای کاک ڕەنج ئەو بەڕێزە کە سوکاری قوربانیەکان بۆ باسی لەوە کردکە بەڕێزت دوا پەیوەندیان لەگەڵ بەڕێزت بووە ئەوان لەکوێوە سەرکەوت بوون و لە دوای چەند بەڕێکەوتن یعنی چەند کاتی بەڕێکەوتن پەیوەندیان بە تۆ کرد کاکزانە هەرچەندە شتێکی ناخۆشەکە دووبارە باسی و بابەتە بکەین لەبەرەوەی کە سوکارێکی زۆر چاوەڕی هەواڵێکن لە زیاتی ئەوی کە دووبارە چورێکێک بجارنەوە کە ئەوان ئازاردات ئێوارە سێشەم کاتژمێر 6 ئێوارە بوو لە ڕێگای تەلەفۆنێکی تورکسێڵ و پەیوەندیان پێوە کردم وتیان کاگرانز ئێمە لەناو ئاوداین یەکەم جار باوەڕم پێ نەکردم بەڕاستی بەس دوای ئەوەی کە هاتو هاوار و گریان وشتم گوێ لێ بکتم لە کوێن بزەبەت وتیان ئێمە گەیشتونەتە دوورگەیەک بە ناوی ثیرە لە ڕۆی کەشنەوەکەوە زانیم کە گەشتونەتە ئەوێ تەمەشام کرد کە کۆمەڵی ژن و منداڵیان لەگەڵا وەزیان زۆ خراپە لەگەڵەوەی کە لەگەڵ من تەلەفۆن بە تەلەفۆنێکی تەلەفۆنم بۆ پۆلیسی یۆنان کە دوتم کۆمەڵی کۆچبەر داوای هاوکاری دەکەن لەو شوێنن وتی لەبەرەوەی تۆ لە سویدی تەلەفۆن کردووە ئەبێ ئەوان خۆیان لەو شوێنە تەلەفۆنکەن تا بزانی کە ئەو ڕقم تەلەفۆن لێوە تەلەفۆنمان بۆ دەکرێت لەگەڵ من دایان خستەوە هەر ڕاستەوە خۆ لە لایڤێکە تەلەفۆنیان بۆ پۆلیسی یۆنان کرد من متەرجیم بۆ دەکردن کە ماوەی 4 کاتژمێر ئەو کۆچبەران لەناو ئاوەدا چاوەڕێیان کرد و ئەو کۆچبەرانە لە مەرمەڕەوە ڕێگەیان بڕی بۆ ئیتالیا دانویست لە ڕێگای مەرمەڕەوە بێن بۆ وڵاتی یۆنان لەوێشەوە بچن بۆ ئیتالیا بەس بەداخەوە تووشی ئەم کارە ساتە بوون کە باس لەوە دەکەن یەختەکان کون بووە بۆیە تا ئێستا لە نووسیان نادیارە بەڵێ ینی کاک ڕەنج دیسان دێمە سەر ئەو کونبوونە ئەنی پێت وایە کە پێشتر دەستێک هەیە یاخۆت بەهۆی کۆنی و خراپی بەلەمەکان یەختەکانەوەیە بۆ من زۆر ئەستەمە لەسەر بابەتە قسە بکەم لەبەر ئەوەی کە زانیاریانە کۆکراوەکان کاک زانان بۆی ناتوانم چۆم دەنگی زەنابێت بێ ببوورە ئەگە بتوانین سارەکە دووبارە بکەیەوە مەبەستمەوە بوو کاکە ڕەنج ینی بە پێ و زانیاری کۆکراوەکانی کە دێنە لای جەنابەت لای ئەو خەڵکانی کە بە سەلامەتی ئەگەنە لای یان قسەت لەگەڵا کردوون ینی مەبەستم لەوەیە ژینانەک مەبەستمەوە بێ کە خۆت بینی بێتت بەشێکی زۆری ئەو کۆچبەرانە هەموو کاتێکە ڤیدۆیەک ئەنێرن ئەڵێن کاگەڕەنجە ئێمە وعدمان پێدراوە بۆیە پارێکی زۆرن لێوە گرتوین کە بە یەختێکی VIP بە VIP ئەمانێن VIP واتە کە هەم هەیە مەسن یەختێ دوو ماتۆڕی لەسەر یان بە شێوەیەکی پۆخت کراوە پارێکی زۆری پێدراوە کە ئەم خەڵکە سەر دەخەن هەندێک زار پێیان دەڵێن کە 30 کەسە تا 35 کەسن بەڵام سیر دەکەین نزیکەی 100 کەس تا 70 کەسی تێکردووە دوایین یەخت کە بینیمان یەختێکی 18 مەتر بوو یەختێکی کۆن بوو بە پێی ئەوەن زانانە کە ئاگام لێ کۆچبەرەکانیش باز دەکەن یەختەکە کۆن بووە و 18 مەتریش بووە و یەختی ماسیگرتن بوو ینی کارەساتەکە ئەوەیە یعنی تۆ کاتێکە باسی دەکەی زۆر پێت ناخۆشی یەختێکی یا ماسیگرتن 63 کەسی تێ بکەی ئەبێت چ کارە ساتێک بێت ئەم یەختانە بۆ هیچ شتێک ینی بۆ لە هیچ شوەیەکی دنیا بەکاردێن جگە لەو بۆ ئەم میلەتە داماوە نەبێت کە خۆیان خاتە ناو ئەم بەلەمانەوە بۆ ئومێدی ژیانێکی نوێ نا بە هیچ شێوەیەک لەبەرەوەی ئەخت کاک ئەزانە ئیشەکەش کاکە کارێکی نایاساییە کارێکی ڕسمی نییە بۆ نمونە من 2 ساڵانە سەردانی جەزیرەکانی وڵاتی یۆنان دەکەم کە گەشتیار دێ کۆمەڵە یەختی لێ تایبەتن بە گەشتکردن بەڵام کاتێکە کۆچبەرێک دەیەوێت مەسەن بە ڕێگایەکی ناسایی لە وڵاتێک و وڵاتێکەکە بڕوە حتمما ئەو کەسێک کە ئیشەکەش دەکە ئەم یەختانەی دزیوە ئەم یەختەکە ئایا کۆنا یاخود هیچ کێشەیەکی هەیە بەڵام زۆر جاریش وەکو باز دەکەن
بینیمانە بەشێکی زۆری ئەو یەختانە کون بوون ئایا بەمە بەس کراون کەس نازانێ بەس دڵنیاین لەوەی کاتێک ئەم یەختانە کە بەڕێ دەکەون کێشەیەک مشاکی لێکیان هەیە بۆیە زۆر جار تووشی کێشە دەبن لەو ڕێگایە کاکزانە. بەڵێ کاکرەنچە خولەکێکی تر لەگەڵم بمێنەرەوە یەکێکی تر لە کە سوکاری قوربانیان هەموو خۆش چالاکوانی گەنجانە کاک زانامەمەند لە حاجیاوە ئیدارەی ڕاپەڕین کاک زانە سڵاو لێبێ ئێوە چێتان ڕۆیشتووە و لەکەیەوە پەیوەندیتان پێوە نەماوە لەکوێوە پەیوەندیتان پێوە نەماوە پەیوەندیتان پێوەی نەماوە. زۆر سپاس کەناڵی کورسات بۆ دەرفەتە براکەی ئێمە لە ڕۆژی دەی هەشتی 2021 کوردستان پێشێشتووە بەڵام دوایین پەیوەندیمان لەگەڵی شەوی 23 لەسەر 24 مانگی 11 ئەوەی داواکەی نۆکەندی ئینگلیزە. بەڵێ دوا پەیوەندیتان لەگەڵی کەی بووەوە لەکوێ پەیوەندیتان پێوە نەماوە؟ دوایین پەیوەندی من سەعات 2:05 بە کاتی کوردستان بووە لەگەڵی سەعات 2:42 بە کاتی بەریتانیاش پەیوەندی لەگەڵ خوشکەکەمدا هەبووە ئەو کات لە ناو ئاوەکانی بەریتانیادا بوو پێی قسەکردنی خۆیان و لۆکیشنەکانی. بەڵێ کاک زانە هەڵبەتە مەسەلەن ئەو ینی براکەی بەڕێستان لەو کەسانە بوو کە لە ئاوی ئینگلیس بەلەمەکەیان ژێراو کەوت؟ بەڵێ ڕۆژی 24 مانگی 11 دەکە مانگی ڕابردوو کە نۆکەندی ئینگلیزدا ئەو براکەم تا شوێن و ئەم بەرەبیانیش هەوڕەکانی بەداخ ڕووپاتەکانیان دەکاتەوە ئەو نیشتیمانەی کە لی هەڵات. کاک زانە تۆ چالاکوانێکی گەنجان بۆچی لە دەڤەری ڕاپەڕین بەو شێوە بەو لێشاوە گەنج کۆچ دەکات؟ کاگزانە بەدەر لە هەمومانەمان نیشتیمان نەدەژین هەمومان دەزانین ئەم حکوومەت و ئەم قەیرانی لە 8 ساڵی ڕابردووە بەپێوشی ئەم وڵاتەیان تۆ لە ساڵی 2013 و 2014 ئەوەیە کە هیچ ئومێدێکی بۆ گەنجان و بۆ خەڵک نێشتۆتەوە بۆیە بە تایبەت گەنجان ئەم وڵات بەجێ دێڵن سیر دەکەت 2 ساڵ دەخوێنێت 4 ساڵ زانکۆ تەواو دەکات هیچ سارە نووسێکی نییە نە کەرتی کەرتی حکومی بۆیە کەرتێکە تەمەنی خوێندن تاوا دەکە و زانکۆ تاوا دەکات دەکاتە قۆناغێک بڕیار بدە یان بێت ماڵ و منداڵ پێک بێنێ یان دەبێت ئیشێکی هەبێ ئیتر هیچیان کە ئیشێکت دەبێت ناتوانێت ژێرە ماڵ و منداڵ بەخێوی بۆیە بە ناچاری ڕێگای ئەوروپا دەکەن. بەڵێ پەیامی تۆ کاک زانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بۆ ئەوەی کە سۆراغی براکەت و هاوڕەکانی هەبێت و پەیامت بۆ گەنجانی دەڤەرەکەت و هەموو کوردستانچی. کاک زانە پێم خۆشە دەرفەتێکم بدەیە من مانگێکە لە سۆراغی ئەو ئیشداین و کۆمەڵە سەرەتایی زۆرمان دەستکەوت و کۆمەڵێک هەیە دەمەوێتەوە بۆ سەرجەم هاونیشتمانیان و بۆ هەموو خەڵکانە بکەم کە دەنجی ئێمەیان گوێ لێ و دەنگی ئێمە و کەناڵەکانی کورسات دەبینن. یەکەمیان ئەوەیە من تەنها یەک داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوی بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ و وڵاتانی ئەوروپیەوەی کە گەنج بۆی دەستێ ڕێکەوێ ئەم ڕێگە قاچاغە لابن هەموو خەڵک بەتەمایان وڵاتیان بۆ بەجێ بێڵێت تەنها داواکارێک خەڵک لە حکوومەتی هەرێمی هەیە ئەوەیە ئەو قاچاغانە یاری بە ژیانیانەوە نەکەن و نەبنە هۆکاری ئەوەی کە ئەوە شەوانی ڕابردوو چەندین هاونیشتمانی لە دەریای ئیزەدا بێسەر و شوێنن بۆیە تەنها داواکاری سەردەم هاونیشتمانیان ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئەم پیاوەتیان لەگەڵدا بکە لە ڕێگەی کۆنسوڵ و سەفارەتەکانیانەوە کاراسانی بکەن ئەم خەڵکە وڵاتە بەجێ بێڵێ و ئەم نەهامەتیە لێخێم خەڵکە ببێتەوە هیچ کەسێک کە ئەم وڵاتە بەجێ دڵە هیچ داواکارێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان نیە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە زۆر خەمساردە لێرەوە بە جەناب بۆ هەموو ئەو خەڵکی بەیان دەکەم کە گوێیان لە دەنگمانە ئەم پۆستی ڕۆژی ڕێکە بەسەر ڕووداوی براکەم و هاوڕێکانیدا تێدەپەڕێتا و ئێستا هیچ کەسێک لە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بە ئێمە و بە کاری قوربانیەکانی کەوە نەکردوە کە دەتوانن تیان بۆ بکەن هەمومان بیمان کەمێک بەر لە ئێستا کەسێک بە ناوی نوێنەراتی حکوومەتی هەرێم بۆ کەناڵێک قسەی کرد بەڕاستی لە قسەکانی ڕادەگریانی بێ ئومێد دەبی بێ ئەمەل دەبی ئەنی تۆ یەک بنەری حکوومەتی هەرێم بی لە فەڕەنسا بی شانسە ڕووپات بنێریەوە نەزانی چەندی ژنە چەندی پیاوە چەندی منداڵە زایدەن ئاماژەی بۆ کرد 4 کەس زیندوون ئەوەی ئێمە
سوکاری ئەو قوربانیانە کە لەمەوەی ئەو مانگەدا سۆراغ دەکەین دوو کەس زیندوو بۆ هەردووکشیان قسەی کردووە بێ زەحمەت دوو کەسەکانی کە لە شوێن بۆچیدا ئەکوێ حکومەتی فەڕەنسا شاردونیەوە کە براکەی من یەکێکە لە بێ سەر شوێنەکان چ ناڵە براکی من نییە یان ئەوە تا بێ زانیاری و بەبێ بەڵگە قسەی کردووە ئەو جار لەمەوەی ئەو ڕاستی کاکدانە دەبێت یەک شت و هاوشتیمانیان ڕوونکەمەوە تا ئەو کات حکوومەتی فەڕەنسا دیێنەکانی ڕاگەیان کە ئەمە قوربانیانە فلان و فلان و شازدەیان یاریمی کوردستان و بڕیاری پێچووی گەڕانەوەیان بۆ وڵاتەکانیان بکرێتە ئەسۆ هیچ کەسێک قسەی نەکردووە سەیری پیجەکەی وتەبێژی سەرۆکی حکوومەت بکەن بەیان نامەکەی کە بە ناوی سەرۆکی حکوومەتەوە بڵاوی کردوەوە گوایە لە سەرکی سەرۆکی حکوومەت ڕووفاتەکان دەگەڕێنێتەوە تەماشاکان لە دوایی لێدوانەکەی وەزارەتی ناوخۆی فەڕەنسا کە بڕیاری داوەتیان بگرێتە ئەسۆ ئەسیسەکەم ئێمە مانگێکە حکوومەتیدان سەرۆکی دەشوێ بوو نانی پەیوەندیدار شوێ بوو ینی بۆ کەسێک سۆراژی کەسێکی قوربانیەکانی کرد بەداخەوە کەریش بەدلی بن دۆخسەکەم بەرئیدار سەوت دەکرێت سەلەم فاتەی کە سێنسەیان ئەم سنوور داخوا ینی بۆ ئێمە فرمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ کاک زانە دەبوو لە ئاستی لە ڕۆژێکی ئێمە دیین ئەوان بووبان ئەوان داوای هیچی بەڕاستی هەرێمی کوردستان هیچ کەس بەڵێ و داوای هەرێمی کوردستان تەنها داوای سوکارەکەی لە بەڵێ کاک زانە سوپاس دەکەم بۆی دەنگت باش ناگەیشتە لای من بە هیوان پەیامەکەی گەیشت بێ کاک ڕەنج دوا پەیامی خۆتم پێ بڵێ چی ئەڵەی بە گەنجان چی ئەڵەی بەلاوان بەوانەی کە بەنیازم بە تایبەتی لەو مۆسمە بێن ڕۆ ئەوروپا بە تایبەتی ڕووبکەنە ئەو ڕێگە قاچاغ کاک زانای گیان سپاس بۆی دووبارە و دەرفەتت پێدام کار لەو دەرچووە کە من بێم ئامۆژگاری گەنجێ بکەم بڵم مەیە لەبەر ئەم گەنج هێنە دڵیشکار لە وڵاتە کە 100 جار پێی بڵێ هەر بەڕێ دەکەوێت بەڵام من پەیامێکم بۆ حکوومەتەکە ڕەهەیە کە لە کوردستانە پەیامەکەی من ئەم پیاوە قسێکی زۆر جوانی کرد کاکە گەنج لە کوردستان ئەو هەلەی پێ نادرێت کە بتوانێت ویزەیەک وەربگری ئەگەر کار بەدەست نەبێ یاخود واستەیەکی نەبی یان پارەیەکی باشی نەبێ بۆیە ڕێگای قاچاق گرێبەر ئەجینا وڵاتانی ئەوروپا پێویستیان بە هەلی کارە پێویستیان بە سەدان گەنج عێراقی بێ ئەفغانی بێ کورد بێ پێویستیان پێ بەڵام ئەو دەرفەتیان پێ نادرێت کە ویزە وەربگرن بەڕێکی یاسایی بڕۆن ینی حەقا چاوێک بەو نووسنگە و ئەو شنان دابەخشێتەوە کە کاری ویزە دەکەن بۆ خەڵک بۆ ئێو کاراسانیان بۆ بکرێت و پەیامێکی کەشم هەیە لەگەی کەناڵی کورساتەوە دووبارە لەوانەیە حکوومەت و کاربەدەستانی کوردستان وەکەوەی کە بینیمان لە ماوەی 2 ڕۆژە هیچ هەڵوێستێک و هیچ ئیدانەیەکیان بەرامبەر بەم ڕووداوی کە ڕوودا نەبووە کەواتە توانی بڵین نانویستەوە من پەیامەکەم بۆ کەسوکاری و کۆچبەرانەیە ئەمەی کە 2 ڕۆژ لەو پێش ڕووی داوە کە زیاتر لە 30 کۆچبەری کورد تا ئێستا کە دیارنی بۆ ئەوەی وەکو ئەوی ساڵی پاری لێنەیە ئەم کەسوکاری کۆچبەرانە داواکارم سبەی زووتر نییە بڕم بۆ بەردەمی کۆنسڵی یۆناان لە هەولێر و لە بەغدا بۆ ئەوەی سۆراغی بکا بۆ کۆچبەرانە ئەوەی حکوومەتی فەڕەنسا کردی بۆ ئەو گەنجانەی هەرێمی کوردستان بۆ تەرمانی کوردستان حکوومەتی یۆناان ئەتوانێ بەڵام حکوومەتی یۆناان ئەبێ زەختی بکرێتە سەر ئەبێ یەکێتی ئەوروپا یان حکوومەتی عێراق یان لە پەیدارەکانی کوردستان بە کتابێکی ڕسمی داوایان لێ بکەن جا بۆی کەسوکاری کۆچبەرەکان بۆ خۆیان ئەزانن کە ئەوان جەرگیان سوتاوایان زانن کە کوڕەکەیان گومان دەکەن کوڕەکانیان منداڵەکانیان لەو شوێنەدان ئەوێ بچن بۆ بەردەمی کۆنسڵی یۆناان هیچی تێ ناچێت داوا بکەن بڵێ کاکە سۆراغێ بکەن ئەگەر مردوون تەرمەکانمان بۆ بێنەوە ئەگەر نەش مردوون پێمان بڵێن لە سزنێکە لە نەخۆشخانەیەکە لە کوێنە ئەو کەسانە سپاست دەکەم سپاس کاکە ڕەنج زۆر سپاس بۆ تۆ کاگاوارە دوا پەیامی خۆتم پێ بڵێ ببوورە بەهۆی گرفتی تەکنیکی قسەکانە تەواو نەبوو بڵێ دوا پەیامی ئەوەیە کە داوامان لە حکوومەت هەیە کە هەرچەندە ئەوانەی کە لە بواری مەدەنیدا ئیش دەکەن هەوڵی تاویان داوە بەڕاستی ئەوەی کە ئەرکی سەرشانەوە بەجێیان هێناوە ئەوان لە حکوومەت هەیە داوان لە لایەنە پەیوەنددارەکان هەیە کە هەوڵێکمان بۆ بدەن بۆی سۆراغی ئەو کەسوکارەمان بزانین ئەگەر زیندوو ماون بزانین لەکوێنە لە وڵاتی یۆناان ماونەوە یان لە تورکیا دوای ئەوەی کە مردوونە با سۆراغێکیان بزانین بۆ ئەوەی سێبوریەکی کەس و داک و بابی بێ بەداخەوە هەتا ئێستا هیچ سۆراغێک نییە هیچ لایەنێکش نهاتە سەرخەت بەڵێ ئێمە ئێستا مەسەڵەن برایەکم لە بەریتانیاوە هاتوتەوە فەڕەنسا بۆی سۆراغیان بزانێ ئەگەر حکوومەت
دەسەڵاتداران ڕێکخراوێک هەبێت لە جیاتی ئێمە بۆ خۆمان ئەو گەڕانە بکەین ئەوان بۆ مام بکەن چ پێویست ناکە کارا لە بەریتانیەوە بێتەوە دووجاریش کە جوابی نادرێتەوە دەستە بەردەرگی پۆلیس دەستە بەردەمی کنسوڵخانەکان دەڵێ ئێمە هیچ نازانین ئەنانەت پۆلیسی یۆنان ئەوڕۆپیان گوتووە ئێمە کە زانیاریشمان هەبێ ناتوانین بدەین لەبەر ئەوە لە سەڵاتی حکومەتدایە ئەگەر حکومەت خۆی بە پرسیار بزانێ بتوانێت سۆراغ ما بکە مەمنون دەبین. بەڵێ سوپاس بۆ کاک ئاوارە مستەفا لە ناحەی سەنگەسەر سوپاس بۆ کاک زانامەمەند لە ناحەی حاجیاوا سوپاس بۆ کاک ڕێکان عەبدوڵڵا لە قەزای کۆیە هەروەها سوپاس بۆ کاک ڕەنج پشدەری ڕۆژنامەوان و خەمخۆری گەنجان و لاوان کە لە سینەوە لەگەڵمان بوو. بڵێ بینەرانی خۆشەویست لە کۆتایی بەرنامەی ڕەهەندە ئەوەتان پێ دەڵێن کە ئەو ڤیدیۆی لەناو بەرنامەکە هەبوو لە پەیجی کورسات نیوز دایەنین بەو هیوای کە هیوایەک بدات یان دڵخۆشێک بدات بە ژمارێک لەو کەسوکارانەی کە چاوەڕوانی سۆراغی کەسوکاریان بوون کە نزیکەی 4 ڕۆژە سۆراغیان نەبوو و بە هیوای ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانیش بێنە سەرخەت بۆەوەی ئەو پەیامانەی لەناو بەرنامەی ڕەهەند کەسوکاری بێسەر و شوێنبۆکانیان قوربانەکان باسییان لێوە کرد بتوانن سۆراغێکیان بۆ پێیاکەن بە هیوای ئەوەی کە هەموو لایەک بەخۆشی و شادی بژین ڕەهەندتان پێشکەش کرایەوەش ئەمانەتی خوای گەورە بن.